لە 16مین ڕۆژی ناڕەزایەتی و مانگرتنی یەک لە دوای یەک لە ئێران. حکوومەتی ئیسلامی لەگەڵ گەورەترین قەیران لە مێژووی 44 ساڵەی خۆیدا بەرەوڕوو بووەتەوە لە زیاتر لە 140 شاری ئێران و لە زۆرێک لە شارە گەورەکانی جیهان خۆپیشاندان و ناڕەزایەتی دژ بە تاوانەکانی ڕژیمی ئیسلامی بەردەوامە. ناڕەزایەتیەکان سنووری جوغرافیای ئێرانی تێپەڕاندووە و تەنیا ڕۆژی شەممە 9 ڕەزبەر لە نزیک بە 150 شاری جیهان بە لە ئاستێکی جەماوەریدا بەڕێوەچوو. لا وڵاتەکانی عێراق و لوبنان کا کۆماری ئیسلامی بە ناوەندی دەسەڵاتی ناوچەی خۆی لە قەڵەم دەدا، خۆپیشاندان دژی کۆماری ئیسلامی و بەرگری لە دروشمی ژن ژیان ئازادی بەڕێوەچوو. بەرپرسانی حکوومەت کە توانایی سەرکوتی ملیۆنی خەڵکیان نییە بێدەنگیان هەڵبژاردووە و عەلی خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی ماوەی 2 هەفتەیە دەنگی دەرنەهاتووە. ئاخۆندە دەمشەڕەکان و ئیمام جومعەکان 2 هەفتەیە خۆیان لە چاوی خەڵک شاردۆتەوە. ڕق و تووڕەی خەڵک لە ئاخۆندەکان و حکوومەتی ئیسلامی بەو پەڕی خۆی گەیشتووە. کارگەیشتۆتە ئەو جێگایە کە ئەم ڕۆژانە هیچ ئاخۆندێک با جلوبەرگی مەلایەتیەوە لە ناو خەڵکدا دەرناکەون. تاکتیک و سیاسەتی سەرکوتکردنی ڕژیم وەکو جاران کاریگەر نین. وازهێنان و دوورکەوتنەوە لە ڕێزەکانی حکوومەت خێراتر و بەربڵاوتر بووە. هێزەکانی ماندوو بوون و ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر لە پێدەکەون. نمونەهایەک لا سەرپێچی و نافەرمانین لە ناو ڕێزی هێزە نیزامیەکاندا بەدید کراوە. قورعانیان سووتاندووە و مزگەوتەکانیان وێران کردووە و شوێنە ئاینیەکانیان تێکداوە و چیتر کەس فری و نادن. هێرشی سەر هەرێمی کوردستان و ئەو تاوانەی ڕۆژی هێنی لە بەلوچستان ڕوویدا نەیتوانی خەڵک چاوترسێن بکات یان بۆشایی لە یەکگرتووی خەڵک بەران بە ڕژیم دروست بکات. ئەمڕۆ ئیتر کەمتر هونەرمەند و چالاکێکی کۆمەڵایەتی و وەرزشوان و کەسایەتی ناودار هەیە کا سەرکوت و تاوانەکانی ڕژیمیان مەحکوم نەکرد بێت. بەرپرسانی ڕژیم شکستەکانیان پەردەپۆش دەکەن و پرۆپاگندەکانیان لا پێدا هەڵگوتن بەسەر هێز و دەسەڵاتی حکوومەتەوە گۆڕدراوە بۆ هەڵوێستێکی بەرگری کارانەی ناڕوخێین. گەشتی ئێرشاد ڕوبەڕووی شکست و ڕوسوایی بووەتەوە. هەزاران ژنیش بەبێ باڵاپۆش لە شەقام و شوێنە گەشتیەکاندا دەردەکەون. دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر و حکوومەتی ئیسلامیمان ناوێت لا ناڕەزایەتیەکانی شارەکاندا زیاتر بەرچاو دەکەون. کۆمەڵانی خەڵک تامی یەک ڕێزی و هاوخەباتیان چەشتووە و بە گڕ و تینێکی شۆڕش گێڕانە و ئیرادەیەکی بەهێزترەوە بەرەو پێشەوە دەڕۆن. دەسەڵاتداران باش پرزەیی و ناومێدیەوە چاودێری پەرەسەندی مانگرتن و ناڕەزایەتیەکان دەکەن. خەڵکی کوردستان کە پێشەنگی ناڕەزایەتیەکانی ئەم قۆناغە بوون لە ماوەی 2 هەفتەدا 2 مانگرتنیان بەسەر کەوتووی ئەنجامدا. ئێستا ئیتر خەریکە ئەزموونی مانگرتنە سیاسیە سەرکەوتووەکانی کوردستان لا ناوچەکانی دیکەی ئێران پەیڕەو بکرێت. زۆرێک لە بەرپرسانی باڵای ئەو ڕژیمە با خێراترکردنی پرۆسەی ناردنی منداڵەکانیان و سامانە بەتاڵانبراوەکان بۆ دەرەوەی وڵات خەریکی هەڵسەنگاندن و هەزمکردنی ئەگەری ڕووخانی کۆماری ئیسلامی لابارەی دەرونیەوەن. بە پێچەوانەوە جەماوەری دڵخۆش با هێزی یەکگرتووی خۆیان ئیمکانی ڕووخانی حکوومەتی کۆماری ئیسلامی هەڵدەسەنگێن و دەروونەن هەزمی دەکەن. خامنەی و بەرپرسانی ڕژیمەکەی لەگەڵ خەڵکێکی ئاگا و خاوەن ئیرادەی بتە و بۆ ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی بەرەوڕۆ بوونەتەوە و دوور نییە ئەو ڕۆژەی کە بە تاوانی 40 ساڵ جینایەت لە دادگای عادڵانەی خەڵکدا لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت و وەڵام دەرەوە بن.